لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ناچار بە دەست لە کارکێشانەوە کردووە. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێ وەرگرتنی هەر پۆستێکی بێدەسەڵات نیشانەی شەرمەزاریە. ئاشکراشی دەکا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە لە ڕووی کارژێڕیەوە دەسوەردانی لە نەخۆشخانەکەدا کردووە. 2 ساڵ بەسەر بەڵێنەکانی وەزیری تەندروستی تێپەڕ دەبێت کە ڕایگەیاند کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە بەرەو پێش دەبن کەچی ڕۆژ لە دوای ڕۆژکەرتی تەندروستی لە پارێزگاکە بەرەو خراپی دەڕات و چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیش کە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە پێوەی دەناڵاند. هاوکات دەزوەردان لە کاروباری نەخۆشخانەکە بەڕێوەبەرەکەی ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد. ماوەی چەند مانگێکیشە دەرگای پێشوازی نەخۆش داخراوە و بە ناچاری و نایاسایی کارمەندەکانی نەخۆشخانەی فریاکەوتن نەخۆش بەڕێ دەکەن. دەستم لە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کێشاوەتەوە لەبەر چەند هۆکارێک بوونی دەزوەردان لە کاروباری کارگەڕی نەخۆشخانەی فریاکەوتن لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە من هەمیشە ئەمەم ڕەت کردوێتەوە هەمیشە ڕێگەم بەوە نەداوە چونکە بە بڕوای من وەرگرتنی پۆستی بێدەسەڵات هەر پۆستێک بێت نیشانەی شەرمەزاریە. چارەسەر نەکردنی گرفتی نەبوونی پزیشکی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە داوام لە خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە، داوام لە خودی وەزیری تەندروستی کردووە، داوا لە بەڕێز جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمیشەکەم بەڕاستی ئەگەر بە سەریعی کێشەکانی هەڵەبجە چارەسەر نەکەن کەرتی تەندروستی لە هەڵەبجە بەرەو داڕوخان و بەرەو وێران بوو نەچێت. ڕۆژانە زیاتر لە 50 نەخۆش سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە دەکەن یان لە ڕێگەی کارمەندەکانەوە چارەسەرێکی سەرەتایی بۆ دەکرێت یان ڕاستەوخۆ بۆی نەبوونی دکتۆرەوە ڕەوانەی سلێمانی دەکرێن. زەختێکی زۆر لەسەر شانی ئێمەیە. ئێمە ڕۆژانە بە بەردەوام 3 شۆفێر لێرە خەفەرین. ژمارەی شۆفێرەکەمان 16 شۆفێرە. جاری وایە ئەم 3 شۆفێرە کە لێرەین 2 جار و 3 جار تیکرارە بین و ئەچینە سلێمانی. سەرباری ئەوەیش کە ئەم نەخۆشە بین بەم ڕێگە ناخۆشە ئەچینە سلێمانی ئەگەر لەو ڕێگا تووشی حادیسەیەک بیت ئەبێت ئەو سیارەی دەوڵەت کە بەدەستەوە خراپ بێ ئەبێت لە باخەڵی خۆت چاکیکەیتەوە. خراپبوونی کەرتی تەندروستی و نەبوونی خزمەتگوزاریەکان لە پارێزگای هەڵەبجە کاردانەوەی چین و توێژەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لێکەوتەوە بە شێوەیەک سەرۆکی ئەنجومەنی ڕێکخراوەکانی هەڵەبجە دەڵێت وەزیری تەندروستی بەڵێنەکانی بۆ باشترکردنی کەرتی تەندروستی لە هەڵەبجە جێبەجێ نەکرد و چالاکی و فشارەکانیشان بۆ مەبەستا زیاتر دەکەن. چەندجار لەگەڵ وەزیرە دانیشتین و قسە و گفتوگۆمان هەبوو و وعدمان لەدەم وەرگرتووە و نووسراویشی کردووە کە کەرتی تەندروستی لە هەڵەبجە پێشخا بەڵام بەداخەوە وەکو پێویست بەدەم وعدەکانی خۆی نهاتۆ نەیتوانی ئەو کێشە چارەسەرەکە بۆ ئێمە لە کاری ئایندەمانە هەوڵ ئەدەین ئیشی زیاتر لەسەر کەرتی تەندروستی بکەین و فشارەکانمان زیاتر ئەکەین وەکو ئەنجومەنی ڕێکخراوەکانی هەڵەبجە. نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە تاکە شوێنە کە پێشوازی لە نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان بکات بەڵام لە ئێستادا نەخۆشکەوتنی ئەو نەخۆشخانە و مانگرتنی دکتۆرەکانی دەبێ و پرسیاری لای وڵاتیان دروست نەکردبێ لە کاتی نەخۆشکەوتنیان و ڕوودانی حاڵەتی کتوپڕ ڕوو لەکوێ دەکان. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.